سڵاوتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی ساعت 12تان پێشکەشەکەم. بە بۆنەی هاتنەوەی جەژنی نەورۆز و ساڵیادی ئازادکردنی کەرکووکی قوستی کوردستانەوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بروسکەیەکی پیرۆزبایی ئاراستی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و میلەتانی نەورۆز خواز لە سەرتاسەری دنیا دەکات. ئەمەش دەقەکەیەتی. بە بۆنەی هاتنەوەی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی و وەرزی نێبوونەوەی سروشت و ژیان و سیمبولی خۆراگری و بەگشتداچوونەوەی ستەم و زۆرداری هاوکات لەگەڵ یادی 31 ساڵی ڕاپەڕینی گەلەکەمان کە بە ئازادکردنی شاری کەرکووک تاجی سەرکەوتنەکانی لەسەرڕا. پیرۆزبایەکی گەرم لاتوای کۆمەڵانی خەڵکی کوردستان و میلەتانی نەورۆز خواز لە سەرتاسەری دنیا دەکەین. هیوادارین لەم بۆنە نەتەوەیەدا بە تەبایی و یەکریزی هەموو لایەک زاڵ بن بەسەر و قەیران و گرفتانی بەرۆکی وڵات و خەڵکەکەمانی گرتووەتەوە. دڵنیایی دەدەینە هەمووان هەوڵەکانمان زیاتر دەخەینەگەڕ بۆ دەستەبەرکردنی ژیانێکی شایستەتر بۆ خەڵکی خۆراگری کوردستان و لە پێناو چەسپاندنی مافە دەستورێنەتەوەیەکانمان لا کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر کە چەندین ساڵ خەباتمان بۆ کردو و هەزاران قوربانیمان لە پێناویدا بەخشیوە. گفتوگۆ دیبلۆماسی و سیاسیەکانمان لەگەڵ لایەن عێراقیەکان چڕتر دەکەینەوە بۆ بەدیهێنانی تەواوەتی و ئامانجانەمان تا لە سایاندا خۆشگوزارانی و سەقامگیری و ئارامی زیاتر لە وڵاتدا مستۆگەر ببێت. کوردستانیانی خۆشەویست، کەرکووکی خۆراگرەکانی شارەکەی سەرۆک مامجەلال هیواداری نەورۆزی ئەمساڵ ببێتە مایەی خۆشی و ئاسوودەیی بۆ هەمووان و ناخۆشیەکانمان بڕەوێنینەوە. سیوێک ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وە کۆمڕۆدا بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشداری جەماوەری خۆراگری شارەکە و هێزە کوردستانیەکانی دیکە شاری کەرکووکی قودسی کوردستان لە دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی ڕژێمی بەعس پاک کرایەوە. ئازادکردنی کەرکووک لە چنگی بەعسیە فاشیەکان گرنگیەکی لە ڕادە بەدەری هەبوو بۆ سەلماندنی کوردستانی بوونی کەرکووک. ئەگەرچی ڕژێمی بەعس هەوڵی دەدا بە پلانی جیاجیا و بەداپڵۆسین دەنگی ئازادی و سەرفرازی کوردستان لە کەرکووک کپ بکات. بەڵام ڕۆژی 23 ساڵی 1991 بە هەوڵی شانەنهێنەکان و شانە چەکدارەکان و بە بەشداری ڕاستەوخۆی هێزی پێشمەرگەی قارەمان کەرکووک ئازاد کرا و ئاگری نەورۆز لە شارەکە کرایەوە. بۆ سەروەریەش ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان تاجی سەرکەوتنی لەسەرنا. ئەم دیمەنانە دەمانگەڕێنێتەوە بۆ 31 ساڵ بەر لە ئێستا. ساتە وەختی ڕزگارکردنی کەرکووکە لە ڕاپەڕین و دام و دەستگاکانی ڕژێم و دەرنران. لە شەوی 18 لەسەر 19 لە ڕاپەڕینی ساڵی 1991 لە چەند قۆڵێکەوە پێشمەرگا بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێرشیان بۆ سنتەری شارەکە دەست پێ کرد. ڕۆژی 19 کەرکووک ینی لە بەیانیەوە تا ئێوارە تەقەیتیا بوو، شەوەکەشی تەقەیتیا بوو تا 23 ئێجا منتقە کوردیەکان بە تەواوەتی پاکۆکرابوو. ئەوانەی بەشدار بوون چۆنێتی شەڕ و شکست هێنان بە ڕژێم دەگەڕنەوە. ساعتی 11 شەو بوو لێوە کە هاتی منتقی حیل ئەسکەری ئەو ناوێلە ئەلێوێ جمهورێکی وامانە بوو لەبەرەوەی منتقەکە عەرەب نشین و ئەو ناوێلە بوو. بەڵام هەرکەکە گەیشتنی حوڕیە لەوێتە خەڵکەکە بە گوڕوتینێکەوە ئەمە لە کاتی 11 شەوە تاوکە دەمبەیان بە گوڕوتینێکەوە هاتنە پیریمانەوە کە ڕۆژەوە بوو گەیشتنە بڵێن منتقەی شۆرجاب مەیدان ئەمەلەکە ئێستا فولکەی مامەڕشەیە. لەبەر ئەوە ئێمە پێشتر پێم هاوترا بوو نوختە دالێ ئێمە تا ئەوێ ئەڕۆین بۆ لەبەرەوەی پێش چەند ڕۆژێک علی کیمیاوی زیاتر لە 32 خەڵکی بێتاوانی خەڵکی شۆرجە و کەرکووکی ئەلێ گولەبارا کردبوو چاوی ئەو خەڵکی شکاندی بوو لێوە ئێمە بەڵام بەعکسەوە لەوێ تا گەیشت شۆرجە حڕیوە خەڵکەکە بە جۆش و خڕۆشێک و گەرمەوە هاتە لای یعنی هاتە پیری ڕاپەڕینەوە. ئەمەی ئێمە ئەلێوە بەڵامەتر کار کە هاتی ژورەکەوە یەکەم تەقەت کە دەستی پێکرد لەو کاتە دەور ساعتی ئەنگلیش و نابوو ئێمە لەوێ وەکو پێشمەرکانی کەرتی چواری جەباری ئەخ ئەمە جێی ئاماژەکە باس بکرێ. هەر ئەو کاتەنی ئێمە یەکەم شەهید حەمە باوای و عەلی تەپەلوو لەگەڵ شەهید هەژارە
شەیدە جارە لە مرکزەکەی لای قادسیە بڵێن ئەو کاتە لەوێ ئەوان شەید وەتر هاتین هێواشە هاتین بۆ قۆڵانێ هاتین شوەرجە لەوێش شەید یاسین بچکۆت لەوێ پێش هەفتەیەک شەید برهانی برای لە بان مەقان شەید بوو ئێمە هەموو پێشمەرگا وتمان کاکە تۆ نابێ بتیم من چەندێکە بە پارتیزانی بنێ هاتوومە یانی نێ بۆ کەرگ بەشدارم ئەتر ئەوش ئەلێوە شەید بوو. لەگەڵ دەستپێکی ڕاپەڕیندا بەعس بەچڕی هەندێک لەو ناوچانی کەرکووکی بردومان دەکرد کە خەڵکی ڕاپەڕیوی تێدا بوو. سەرکەوت چیمەنی برینداری ڕاپەڕینە ئەو بەم جۆرە ئەو ڕۆژە دەگێڕێتەوە. گەنج و پیر و ئەوانە هەمووی دەستیدا بوو چەک و هات بۆ ڕزگارکردنی شاری کەرکووک کە ئێمە هاتینە عالی تەنزیما کرد 250 پێشنگۆما بووینەوە تەوزیعمان کرد تەوزیعی قۆڵەکان بووین و هەمووی لە ماوەیەکی زۆر کورتە نەگەیشتە سعاتێک هەموو شوێنەکەمان پاک کردەوە لە دوژمن ئەو کاتە حکومت کە زانی مەسەرەن هەر لەو قۆڵی ڕەحیماوای و لە شوێنەکان تر پێشمەرگە داخل نەبووە هەموو هێزەکە خستە سەر ئێمە بە دەبابە هات دەوری شاری ڕەحیماوای گرت لە بانەوە بە ناپاڵم لێ ئەدا بە کۆپتەر و بە تارە هەر ڕەمیە کرد من خۆم لەسەر گردەکە ڕەحیماوە بووم 3 دۆشکەی لێ بوو دۆشکەکان دوانیان قەپاقی تا دوانیان فیشەکی تا جسمی بوو گیری خواردبوو تەقەی ناکرد دانێکیان ئەوەی کە ڕای کردبوو لەسەری کە تەقەمالێکرد ڕای کرد لەسەری قەپاقی سەر دۆشکەکەی بردبوو وەی کە عاتڵ بێ و تەقەنەکە کوڕێک هات لە بیرمە ناوی محەممەد بوو کوڕێکی گەنج بوو ڕەنگی سەجوولە ئەگەر لە ژیانە ما بێت هادوتی من کادی خۆی لەسەر دۆشکە بوومە هات دۆشکەکەی بۆمان چاکرد یەکەم کەس کە دۆشکەکەی بۆمان چاکرد خۆی سەرلێکی ناوی کۆپتەرەکانەوە. لە ڕاپەڕیندا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرایەتی ڕزگارکردنی کەرکووکی کرد هاوشانی جەماوەری خۆڕاگر دوای 3 دەیەش سەرباری پیلانی شۆڤێنەکان کەرکووچەکان و ئەم حزبا لە شارەکە ماونەتەوە و چۆکیان بۆ هیچ لایەنێکدا نەداوە ئەوەش بە یار و نەیار ڕادەگەێنن کە هیچ لایەنێک ناتوانێت ڕێگر بێت لە ئەنجامدانی بۆنە و یادەکان لەم شارە کوردستانیە. یوسف موراد کەناڵی کەرکووک. لە ساڵ ڕۆژی ڕاپەڕین و ئازادکردنی کەرکووکدا فەرماندە و پێشمەرگە دیرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان باس لە ڕاپەڕین و ئازادکردنی شارەکە دەکەن و دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕابەتی سەرۆک مامجەلال بڕیاری ڕاپەڕینی داوچە خماخەی لە ڕانیەوە دەست پێ کرد و سەرجەم شارەکانی کوردستانی گرتەوە. بیرەوەری ئامادەکاری و ڕزگارکردنی شاری کەرکووک دەجێڕێتەوە. تالی فاروق فەرماندە و پارتیزان دەڵێت ڕۆژی 20 ئازاری 1991 لەسەر ڕاستپاردەی سەرۆک مامجەلال بەعز لە شارەکە پاکرایەوە. ئێمە تیپی بسوێکی کەرکووک بووین کە دوای مەفرۆزە پارتیزانەکان کە گەڕاینەوە چوینەوە بۆ ماوەی 20 ڕۆژ بوو لە ئێران من دوای ئینتیفاضە دەست بەنامی ئینتیفاضە دەست پێ کرد ئێمە کەمە تی بسوێکی کەرکووک ئەو کات ئەو پێشمەرگانی کە لە ئێران بووین کۆیان کردنەوە کردیانمە تی بسوێ کاک سەربازی ماحوسێنان کردیان کاک سەربازی ماحوسێنان کرد بە سەرتی بسوێک کردەوە بۆ گرتنی کەرکووک چۆن بستە ناوشاری کەرکووکەوە. ئەمە کات هێزی بروسکە بوو هێزی بروسوک دروست بوون هێزی بروسک ئەو برادرانی کە سەرپەرشتیانە کرد بە تایبەت کاک شێت حاجەمە سەرپەرشتی هەمیە کرد بەڵام نا ئەو ئەوانی شاهێزەکان بەس بەش کرابوون یەک لەوانە مەسەرن بۆ نمونە کاک ئاسۆ سوور بوو کاک خاڵەکە کەمەد و وەسە سابیر بوو کاک ڕەوەند بوو کاک دێر بوو شتەی ئازادکۆیی بوو شێت خولە بوو کۆمەڵی لەو برادرانە ئەوانە هەموو هێز بروشیان دروست کرد بۆ لەگە هێز بروسکان ڕێکرابوونەوە هەرێکی سەبەر قۆڵیشیانە کرد. ئێمە وەکو تیوی بستوێکی ئەو سای کە کاک سەرباز فەرماندەی تیپمان بوو دانراین بۆ ئەو سلسیلەی سەرشاخی کانی دوومەڵان کە دەست پێ کاتن لە ڕاز نەبیاوە تا دەگاتە ناو کەلەکە. یەکێکی ترە لە پێشمەرگەکانی ئەوێ ڕۆژێ بەشداری کارای هەبووە لە نێو کەتیبەی هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو دەڵێت کەرکووکی قودس بە خوێن ئازاد کرا. لەناو مەعسکەر خالید کاتێک کە ئامادە باشیمان کرد و تۆپخانەمان دامەزران و کۆمەڵێ هاوەنی 100 ملیم و 120 ملیم و 80 ملیم و ئانەمان حازر بوو
شوێنێکمانگر کە پێیانەوت قووەجەوی قاعدەی قووەجەویەکە لە پێش ئەوێ گردێکی بەرز هەبوو دائیرەکەش دایرەیەکی گەورە بوو لەوێ تۆپەکانمان دامەزراند و کە پێش ڕۆژی هجوومەکە زۆر چاکبیرم دێ شەید شەوکەتی حاجی مشیر زابط ڕەسەدمان بوو ئەو بە جیهاز لەگەڵمانە بوو کاتێک کە وەکو زابط ڕەسەد چوو بە پێشەوە ئیحداسیات تێداینێ بۆ کاتێک کە قەسفمانە کرد ئەو شوێنەکانی پێ ئەوتینەوە تەوژم و بڵێسێ ڕاپەڕینی خەڵکی کوردستان تا کەرکووک و حەمرین نەوەستا جاری بە عسقران بوو بە یەکدەنگی گەل خۆری ئازادی گزنجیدا لا قەزای کوێوە کاروان نازم کەناڵی کەرکووک حزب لایەنە کوردستانەکان بە ئامادەبوونی ڕەوەند مەلا محموود لە پرسرایی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی لە پرسراوی یەکەم لە بارگای حزبی شیعی لە کەرکووک کۆبوونەوە بە مەبەستی چۆنێتی ئەنجامدانی یادەکانی نەورۆز و ڕاپەڕین. بڕیاری شاگری نەورۆز سەعات 3 ئێوارەی ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک بکرێتەوە. دوای کۆبوونەوەکەش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕەوەند مەلا محموود ڕایگەیاند سەرجەم حزب لایەنە کوردستانەکان لەسەر قەڵای کەرکووک ئاگری نەورۆز دەکەنەوە. هاوکات داواشکرا هاوڵاتیانی شاری کەرکووک و نەچەوەکانی تریش بەشدار بن. هەموو حیزبە کوردستانیەکان جارێکیکە کۆبووینەوە کە پێشتر چەند کۆبوونەوەیەکمان کردبوو بڕیاری ئەوەماندا بوو هەر سبەینێ سەعات 3 ئێوارە لەسەر قەڵای سەربەرزی شاری کەرکووک لەگەڵ هەموو حیزبە کوردستانیەکان بەیەکەوە ئاگری نەورۆز پیرۆزەکەین و لەوێ ئاهەنگێکی خنجیلانە بۆ خەڵکی شاری کەرکووک سازەکەین هەمومان بەیەکەوە بۆیە داواکارین هەموو خەڵکی کەرکووک سبەینێ سەعات 3 لە سەر قەڵای کەرکووک بن بۆ بەشداریکردن لە کردنەوەی ئاگری نەورۆز و پیرۆزکردنی ئاگری نەورۆز بۆیە ئێمە لێرە ئەمڕۆ جارێکیکە کۆبووینەوە داوا ئەکەین هەموو ئەو خەڵکانەی کە لە شاری کەرکووکن بە نەتەوەکانی دیکەشەوە بێن بفەرمونون بەشداری ئاگری نەورۆزمان لەگەڵا بکەن چکە پیرۆزی ئاگری نەورۆز لەوەیە هەموو پێکاتەکان لە کەرکووک بەیەکەوە ئاگری نەورۆز پیرۆز بکەین. لە میانی بەڕێوەچوونی ئاهەنگەکانی جەژنی نەورۆز و یادی ڕاپەڕین و ڕزگارکردنی شاری کەرکووک ئاهەنگێکی جەماوەری بەرفراوان لەسەر قەڵای کەرکووک ئەنجام دەدرێت و ئاگری نەورۆزیش دەکرێتەوە لەلایەن پۆلیسی کەرکووکیشەوە ئەمنیەتی ناو شار دەپارێزرێت بۆ پاراستنی ماڵی هاوڵاتیان. ئامادەکاریەکانە بۆ ئاهەنگی نەورۆز لەسەر قەڵای کەرکووک. هەرچەندە هەوڵ درا کێشە بۆکردنەوەی ئەم یادە دروست بکرێت بەڵام حزب و لایەنە کوردستانیەکان جگا لە پارتی لە شارەکە دەنگیان یەخست و هەمووان سوور بوون لەسەر ئەوەی دەبێت بێ هیچ مەرجێک ئاهەنگ لەسەر قەڵا ساز بکرێ و ئاگری نەورۆز بکرێتەوە. لە ئێستاشەوە ئامادەکاریەکان دەستیان پێکردووە. سەبارەت بە بەشداربووەکان کە لێرەن هەڵبەتە هەموو حیزبە کوردستانیەکان بە دەستە جەمعی ئەلێرە بەشداری کردنەوەی یان بەڕێوەبردننی ئەمە ئاهەنگەن هیچ جیاوازیەک و یا هیچ دووبەرێکی یا هیچ ناحەزیەکی تا ئێستەتیانە بەڵام پێش ئەوەی ئەم ئامادەکاریانە بکرێت کۆمەڵێک قسە و باس لەم لاولاوترا چ بەوەی کە هەندێک نووسراوی بێ بنەمە یا هەندێک نووسراوی بێبایەخ دەرکرا مەشۆک و نەتەوەی کورد
هیچ جیاوازیەکمانە لە نەتەوەکانی تر و هەموو بۆ نەو یادەکانی خۆمان بە پیرۆزی خۆی پیرۆز دەکەین چاوەڕوانی ئەوەش ناکەین نە کەس ڕێمان پێدا و نە ئیزنیش لە کەس وەرگین ڕووی تەکنیکی و هوەریەوە ئێمە ئامادەی تەواومان کردووە و لە ڕووی ستەیج و سیستمی دەنگ هەموو شتێک ئامادەیە سبەینێ چاوەڕوانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بە تایبەت خەڵکی کەرکووکەکەین کە ئامادەیان هەبێت لە سەرقەڵا و ئەم ئاهەنگش بە بەشداربوونی چەند هونەرمەندێکی گەورە بۆ نمونە هونەرمەند نووری گەرمیانی و هونەرمەند یادیاری خالیدی و هونەرمەند جاسم چوچانی ئەمانە هەمویان لێرە ئامادە بن. بەڕێوبەرایەتی پۆلیسی کەرکووک ئەرکی پاراستنی ئەمنیەتی ئاهەنگەکە لە ئەستۆ دەگرن و پلانیان داناوە بۆ ئەوەی بەشداربووان بتوانن بێ هیچ کێشەیەک خۆشی و شادی خۆیان دەرببڕن. ڕۆژی بیستێمە ئاهەنگێک ژێڕن خەڵکی لە بەردەم قەڵا و لای فلکەی ئەخوانەوە بنین بەرەو بەردەمی مۆڵەکەی ڕەحیماوە ئێمە ئەو شۆنانەمان هەمووی ڕێگاکانمان گردۆتە بەرتا ئەو ئیشکالێک نەبێ و مشکلە ڕوونەدا لەوێ داواکارین بەو هەڵاتیانەوەی کاریانە و ئیشیانە ڕێگایتر بگرنە شۆن لە بەرەوەی ئەوەیە خەڵکان دێن بۆ ئاهەنگگێڕی سیارە بە قەدەغەیە بە هیچ جۆرە ڕێت نابێ داواکارینە هاوڵاتیان ئەوانی کەوا کارێکیان هەیە دوای 12 نیمەڕۆ بۆ ڕێگایە نەڕۆن حتاکو ئەو ئاهەنگگێڕانە تەواو بێ ئەوانەی کە خەڵکشە دێتەوێ بە پیادە زۆر بە ئازادی دێ داواکارین ئەو ئاهەنگە بە شکرێکی زۆر حەضاری جوان بڕاتە ڕێوە ئیشکال نەبێ ئێمە هەموو هێزەکانمان لە ئامادە باشیان و بەڕێبەری پۆلیسی کەرکووک خۆی سەرپەرشتی پلانەکە ئەکا و لە شۆنی ئاهەنگەکانش مەوجودە بێ ئەم ئجراتانەمان وەرگردۆ بۆ پاراستنی خەڵک ئێمە 3 ژمارەمان هەیە ڕاستەخۆ هاوڵاتیەتوانێت پەیوەندی بکە بەبێ بەرامبەرشە لەسەر هێڵی 113 و 345 هەمان شت هێڵەکەی مدیرەتی نەژدەش کراوەتەوە ئەوەش 104 ئامادەی هەر حاڵەتێک بوو ئێمە جێبەجێ ئەەکەین. لێرە لەسەر قەڵای کەرکووک ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی سبەینێ ئاهەنگی سەری ساڵی کوردی و ڕزگارکردنی کەرکووکی قودسی کوردستان بکرێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان بە هاوبەشی ئەو حیزب و لایەنە کوردیانەی کە لە کەرکووکمانەوە و هاوڵاتیانیان لە ڕۆژە سەختەکاندا جێنەهێشت دەیانەوێت لێرەوە مەشخەڵی ئاگری نەورۆز بکەنەوە و ئەوە بەگوێی ناحەزاندا بدەن کە هیچ کەسێک ناتوانێت سنوور بۆ ئازادیەکانمان دابنێت. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. سەبارەت بە ئاهەنگەکانی نەورۆز لە شاری کەرکووک و هەروەها ئامادەکاریەکان ڕاستەخۆ پامنێرمان یوسف مراد لەگەڵ مەبێت. یوسف سڵاو لەبێت جگە لە ئامادەکاری بۆ ئاهەنگەکان هاوڵاتیانی شاری کەرکووک تا چەند ئامادەکاریان کردووە بە تایبەت بۆ سبەی؟ بەڵێ سلااوان لێبێت سەرەتا یادەکانی ڕاپەڕین و نەورۆز لە هەموو کوردان پیرۆز دەکەم لە هەر پارچێکی دیکەی کوردستان بن بە هیوامەم دوو ڕۆژە هەمووان سەلامەت بن و بەدوور بن لە هەڕووداوێکی نەخوازرا و دروست ئێستا من لەسەر قەڵای کەرکووکم لێرە ئامادەکاری دەکرێت بۆ ڕێخستنی ئەو ئاهەنگە کە بڕیارە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ ئەنجام بدرێت و ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ئەویان ڕاگەیاندووە کە بەشدار دەبن لە ئاهەنگەکە و بڕیارە سەرجەم حزب و لایەنە سیاسی کوردستانەکانی بەشدار بن. بەڵام من ئێستا بە دەرفەتی دەزانم سەبارەت بە پلانی ئەمڕۆ و سبەینێ مقدم عامر وەرگرم وتەبێژی بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک کاک عامر ئەگەر بیت ئێرە بارک نەبێ سەرەتا پرسیاریەوت لێ یەکەم ئەمڕۆ واتە دوانیوەڕۆ پلانی ئێوە چی دەبێت؟ بەڵێ سەبارەت بە ئەمڕۆ ئێمە وەکو بەرەبەرەتی هاتووی کەرکووک پلانی ئێمە ئەو جادەیە لەم سەر بۆ سەر ئەیبڕین بۆ ئەوەی خەڵک هات و چۆ بکات هەروەها ئەو شوێنانی کەوا قەڵەباڵغا دەوریەمان هەیە دەورەی ڕاجری و دەوری ئالیەمان هەیە واتە دەوریەکان لەوێ هەمووی دابش کراون جگە لە ناو شار ئەو شوێنانی کەوا با بڵێن چوارڕیانە یەخ و شەقامەکانی ناو شار لەوێ پۆلیسی هاتچۆ بەردەوامە هەروەها ئەو شوێنی کەوا پێویستی بە پۆلیسی هاتوچۆیە با بڵێن بۆ قەڵەباڵغی یاخود ڕووداوێکی هات و چۆنە خوانەقا پۆلیسەکانمان هەمووی لە ئامادە باشین و هەمومان دابش کراون سەر شەقامەکان. سەبارەت بە سبەینێکە 22 سێ هاوڵاتیان ڕوو لە ناوچە گەشتارەکان دەکەن پلانی تایبەت بۆ هۆشدانراوە؟ بەڵێ بە تەکیدێمە لەسەر ڕێی کەرکووک سلێمانی کەرکووک هەولێر کەرکووک لەیلان ئەو سێڕێە پۆلیسی هاتوچۆ لەسەر ئەو ڕێیانە هەمووی دابش کراون بە شێوەیەکی ڕێکوپێک و جوان هەروەها ئیشی پۆلیسی هاتووە ئەوەیە قەڵەباڵغی نێلێت هەروەها
ئامۆژگاری خەڵکا بۆ ئەوەی پابندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ دوور بنەوە لە سەرپێچی دوور بنەوە لە ڕۆنسایت هەروەها هیوادارم لە هەموو خەڵکان ئەوانەی کەوا دەرچوونە بۆ نەورۆز جەژنێکی کووردە هەروەها ئەو خەڵکە دەرچۆ بە جۆش و خۆشێکی بەرزەوە هیوادارم دڵ کەس عاجز نەکات و کەس سەرپێچی نەکات یاخود تووشی ڕووداوی هاتووە بێت هەم خۆی هەم ئەو خەڵکیکەوە دەرچوونە بۆ سەیرانگا لەو جەوە لیان تێک بدات پابندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆش زۆر گرنگە خێرایی بەرز بەتەکید نابێت کەس بەکاری بێنە لەبەرەوەی تووشی ڕووداوی هاتووە بن. کاک عامر پەیامتان چییە بۆ خەڵک هەماهەنگی خەڵک و ئێوە تا چەند گرنگە؟ ئێمە داواکارین لە خەڵک بەتەکید ئێمە بە تاختەنێ هیچمان پێ ناکرێت هاوڵاتی لەگەڵ پۆلیسی هاتچۆ یەک دەست بن دڵنیا بە نە سەرپێچیە بێت نە ڕووداوی هاتچووە بێت ئێمە بەیانی لە سعات 5 بەیانیەوە یاخود 6 خەڵک ڕوو لەو دەشتاکە حتا سعات نێزگەی دووسێی نیوەڕۆ دوای ئەوە تەقریبا نەکاتە 9 کاتژمێر لەو 9 کاتژمێرە کاتی گەڕانەوە 2 سعاتە لەو 2 سعاتە بەتەکید لای سەیتەرەکە قەڵەباڵغێک زۆر ئەبێ ئێمە هەوڵە دەین لەگەڵ پۆلیسی کەرکووکە بە هەماهەنگی ئەو دووڕێ هەردوو سایدەکە بکەینەوە بۆ ئەوی قەڵەباڵغی دروست نەبێ هیوادارم لە کەس لەو شۆفێرە بەڕێزانە کەس سەرپێچی نەکە ڕۆنساید نەڕۆنە سەر جادەی ترابێکە هەنێت بەتە حمل بن جار وایە ئەبینی خەڵکانێک بە ڕۆنساید دەڕوا یاخود ئەبینی هەرواتە سەر جادەی خۆڵەکە ئەو خۆڵ و تۆز و خۆشەکە ئەکاتە سەر خەڵکانێکەن لەوێ دانیشتون بۆ سەیرانگا هاتوون هیوادارم ئەو ماتۆرسکیل کەس ماتۆرسکیل بەکارنێ یعنی ئەگەر بەڵێ ڕێگەی پێ نادرێ بەڵام حاڵەتی تایبەت هەیە مەسەلەن ماتۆرسکیل لەگەڵ خێزانەکەی ناو سایرەکەی داناوە یاخود حاڵەتی شکیش هەیە ئەبینی لە کاتی سەیرانگا باوک یاخود دایک ئۆتۆمبیلەکەی داتە دەست کوڕەکەی یا کچەکەی خواری تەمەنی یاساییە با بڵێن 14 ساڵ و 12 ساڵە بەڕاستی ئەوە جێی مەترسیە لەبەرەوەی ئەو شوێنە شوێنێکی قەڵەباڵغیە و بۆ ئەو شتە نەکراوە تۆ ترایی پێ بکەی یاخود فێر سیارێکی احتیمالە تووشی کارەساتێکی زۆر گەورا بێت هیوادارم هەموو خەڵک پابندن بە ڕێنمایەکانی هاتچوو هاوکاری پۆلیسی هاتچۆ بن لەبەری پۆلیسی هاتچۆ لەوێ دانراوە بۆ خزمەتی ئێوە. کاک عامر دوا پرسیارمەوەی هەمووان نەزانین ئێستا نزیک گوندی سێکانیان شەقامی نێوان کەرکووک هەولێر لە نۆژەکردنەوە قەڵەباڵغیش دروستە بێت سبەینێ بە تایبەت لەو شوێنە بازگەی پۆلیسی هاتوچۆی لێ دەبێت بەتەکید دەوریەمان هەیە ئیسا ئێمە حالیە لەوێ دەوریەمان هەیە سبەینیش لەوێ هەبێت بەڵام سبەینێ زیاتر هەوڵە دەین دەوریەکانمان زیاد بکەینەوە بۆ ئەوەی بتوانین زیاتر کۆنتترۆل بکەن لەبەرێ ئەو شوێنە خۆت تەزانی لەژێر پرۆژەدایە ئەو شوێنە قەڵەباڵغێکی زۆری لێ لەبەرەوەی سارەکان خاو دەبنە خۆت تزانێت شوێنە ئۆتۆمبیلی لێ خاو بێتەوە ئەو شوێنش ئۆتۆمبیلی زۆر بێ بەتەکید قەڵەباڵغی دروستە بێ هەوڵە دەین بە گوێرەی توانامان بتوانین ئەو قەڵەباڵغیە وردە وردە لە ناوی بدەین و هاوڵاتی بە ئاسانترین شێوە بگاتە ئەو شوێنی کەوا پێویستێتیان بگەڕێتەوە بۆ ماڵ. زۆر سپاس بۆ مقدم عامر کە بە شوکی ڕاستە خۆ لەگەڵ ما بوو بڵێ ئەمەی گوێبیسی بن وتەی لایەن یا توچۆ بوون ئێستامە بەسما دیمەنی ئامادەکارەکان بۆ گازمۆگراوکارم لەگەڵ ما بێت ئەمەی کابەدی دەکرێت دالیا ئامادەکارەکانە بۆ کاتژمێر 3 کە لێرە ئاهەنگێک ڕێک دەخرێت تاوەکو هەمووان کەرکووشیەکان بە تێکڕا بەشدار بن لەو ئاهەنگەوە بڕیارە حزب و لایەنە سیاسی کوردستانەکانیش ئامادەییان هەبێت و هەروەها وتاریان دەبێت لەگەڵ ئەوەشدا ینی پێشتریش حزب و لایەنە سیاسی کوردستانەکان کۆبوونەوەیان کردووە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەرنامە و پلانی خۆیان خستە ڕوو بۆ ئەوەی کە سەرجەمیان ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک ئامادەییان هەبێت ئەمەی کابەدی دەکرێت ئامادەکارەکانەوە ئاگری نەورۆز هەر لێرە دەکرێتەوە و چاوەڕوان دەکرێت کە ژمارێکی بەرچاو لە هاوڵاتیان و خەڵکی شاری کەرکووک ئامادەیانە بێ وە جەختیش لە ئاشتی و پێکەوژیان دەکرێتەوە. زۆر باشە یوسف سپاس کە لەگەڵم بوویت. بەهۆی ئامادەکاریەکانی هاوڵاتیان بۆ جەژنی نەورۆز و چوونە جەرەوەیان بۆ گەشت و سەیران بازاڕەکانی شاری کەرکووک قەرباڵغێکی زۆریان پێوە دیارە هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکانیان ڕوو لە بازاڕەکانی شار دەکەن. بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی نەتەوەی نەورۆز بازاڕەکانی کەرکووک جممەیان دێت. لە 2 ساڵی ڕابردوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و هاوڵاتیان لە نەورۆز و یادەکانی ئادار بێبەش ببوون بەڵام لەم ساڵدا بە شێوەیەکی بەرچاو ڕوویان کردوتە بازاڕەکان بۆ کڕینی پێداویستیەکانیان و خۆ ئامادەکردن لە ڕۆژانی نەورۆز بە مەبەستی سەیران. من شەر وەکو
کەسێکی کورد خۆم حازر کردەوە بەجل و بەرگی کوردی و کڕینی خواردن و ڕۆشتن بۆ شوێنێکی خۆش و گەشتێکی خۆش لە چاو ساڵانی ڕابرد و کۆرۆنا بوو ئین ساڵ زۆر جیاواز وەکۆی من کە بینیم ناو بازارەکە خەڵک زۆر جیاوازی لە ساڵانی پێش و خەڵک سارد و سڕ بوو مەڵام ئین ساڵ خەڵک زیاتر خۆی ئامادە کردەوە بە ڕۆژی نەورۆز باوەڕت هەبێ هەموو بەجلی کوردی خۆیان حازر کردووە من کەوکو باوکیانم هەر شەش کچەکەم حتا کوڕەکان دوو کوڕیشم هەیە عینەن خۆیان حازر کردووە ئەچین بۆ گەشت و گوزار و ئەچینە سەری قەڵا ئینشاڵڵا ئاگەی نەورۆز لە شاری کرد بکەینەوە هەڵا تامان هاتی نەبزانین کە مەکوڕی چیمان هەبێ ینی بیکڕین و بۆی شتەکان نقصانیمان نەبێت لە ڕۆژی نەورۆزە وەکڕینی مەسەلەن میوە هات و گۆشت دێت و وشکەی ئەوشانە بێت کڕیمانە ئامادەکاریەکان تەنها لەلایەن هاوڵاتیانەوە نین بەڵکو و فرۆشیارانی گۆشتیش بە بۆنەی نەورۆز و وەرزی سەیرانکردن لە ئێستادا ئامادەن چونکە بازاڕیان گەرمە و هاوڵاتیان ڕوویان تێدەکەن سەبارەت بە گرانی گۆشت ئیمساڵ لە چاو پارەکە گرانترە سعدی تۆزێ بەرزترەوە بووە ئاژەڵش تۆزێک کەمە لە بازاڕەکانە لە سووریاوە تێ لە تورکیاوە تێ لە ئێران شەوە تێشان بەش عێراق ناکە زۆر خەڵک داواکاری لەسەر گۆشت و ئەم شتانە هەیە لە چاو پارەکە ئیمساڵ پێم وابێ کڕیار زیاترە خەڵک زیاتر بخۆی ئاماداکە بۆ سەیران و بۆ سەفرا پێم وابێ ئیمساڵ لە ساڵ پارەکە و پێرارەکە باشترشە پێم وابێ گرانەکە نەبووەتە ڕێگەر خەڵک هەرەی کڕێ هەتێ بۆ بازاڕ و بۆ سەفر و شتە ڕۆ خۆتەڕزانتر ئێمە ڕوبەڕووی جەژنی نەورۆزە بینەوە ئیترەوە ئاهەنگێکی نیشتیمانی و هەموو ساڵێک خۆی دووبارە دەکاتەوە بێگومان بۆ گۆشتکڕین نانرخەکان باشە گونجاوە گریج گرانیەکی پێوە نبینی ینی بەراورد ئەگەر 1000 دینارە 1500 دینارێ بۆ گرانی نییە بۆ شێوەیە تەسیر بکە لە بازار ساڵانە هاوڵاتیان بەر لە هاتنی جەژنی نەورۆز بە چەند ڕۆژێک بە مەبەستی دابینکردن و پڕکردنەوەی پێداویستەکانیان ڕوودەکەنە بازاڕەکان تاوەکو لە ڕۆژی 21 سێدا وەک نەریتێکی ساڵانە سەیرانگاکان بەسەر بکەنەوە و کاتەکانیان بەسەربەرن هاوکات داواکاریشن لەو ڕۆژەدا پارێزگاری لە پاک و خاوێنی ناوچە گەشتیارەکان بکرێت زانانە بەز کەناڵی کەرکووک دەچمە شاری سلێمانی سەبارەت بە ئامادەکاری بۆ ئاهەنگەکانی تایبەت بە جەژنی نەورۆز پامنێرمان سەردەش ئەسمان لەگەڵ مەبێت سەردەش سەبارەت بە ئامادەکاری هاوڵاتیان قسەمان بۆ بکەم. سڵاو لە تۆ دالیا جەژنی نەورۆز لە تۆ و لە سەرجەم کارمەندانی کەناڵی ئاسمانی کەرکووک و سەرجەم بینەرانی کەناڵی کەرکووک پیرۆز بێ من ئێستا لە گردی مامەیارە ئەم دیارە نەوە لە دوایینەوە گردی مامەیارە نایەڵن لێرە کڵپەی ئاگری نەورۆز خامۆش بێ بۆیە ساڵانە بەردەوام لە گردی مامەیارە لە شاری سلێمانی هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی دێن لێرە هەم ئاگری نەورۆز دەکەنەوە هەم کەسایەتیەکانی شاری سلێمانی بەرجەستە دەکەن ئەمڕۆ ئاهنگەکە بەڕێوە دەچێت من دواتر دێمە سەر بارودۆخی مامەیارە چۆنە و چی دەکرێت بەڵام بۆ زانیاری زیاتر دەچمە لای کاکیوا ئەندامی لیژنەی باڵای فیستیڤالەکەیە ئەم کاسایەتیەکی قسە خۆشی شاری سلێمانیە کاکیوا سڵاوت لێبێ جەژنی نەورۆزی پیرۆز بێ ئەمڕۆ مەراسیمەکە چۆن بەڕێوە دەچێت پلانتان چۆنە چۆن پێشوازی لە میوانەکان دەکەن بەڵێ سەرەتا بەخێر بەخێرادی جەنابتانەکەین و پیرۆزبایی نەورۆزی پیرۆز لە تاوی نەورۆز پەروان و گەلی کورد دەکەین و ئێوەش بەخێر بێن بۆ گردی مامەیارە ئێمە ئەمڕۆ لە ژێر دروشمی سلێمانی کوانووی ئاگری نەورۆزە و بە هاوکاری ڕێکخراوە دیموکراتیەکان تەمان بە خەرجی ڕێکخراوە دیموکراتیەکان یەکێتی نیشتمانی کوردستان و لەسەر مەسرەفیەوان فیستیڤاڵی ئەم ساڵی شاری سلێمانی بەڕێوە چێ دیارە فیستیڤاڵەکە لە دوو شوێنی جیاوازە ئێمە کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد لێرە لە گردی مامەیارەین کاک جەزای سازیش کە کۆمەڵی هونەری میلی سلێمانی لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی ترا لە بناری گۆژەوە ئاگراکەنەوە ئێوە فیستیڤاڵەکەن بەڵێ ئەمڕۆ لە فستیڤالەکە چی پێشکەش دەکرێت ئەوانەی کە هەیە چییە ئایا ئاهەنگ و گۆرانی و خواردنەوەوانە دەدرێت یان تەنها وتار دەبێت دیارە کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورد بۆ ئێرەی هەڵبژاردەوە گردی مامەیارە و کارێزی وەستا شەریف پیرەمێردی نەمر لە ساڵەکەی 1932 ئێرەی هەڵبژاردەوە گۆڕەکەی خۆشی لێرە لە گردی مامەیارە
ئەم شوێنە ڕەبتێکی خەڵکی شاری سلێمانی یارە وەکو ڕەمزە بۆ ئاگری نەورۆزی پیرۆز و خەڵکی شاری سلێمانی پەیوەندیەکی ڕۆحی و خۆشەویستیان هەیە بۆ گۆڕەکەی پیرەمێرد و بۆ گردی مامەیارە بۆ کارەزی وەستاشەری بۆ ئێمە هەموو ساڵەوە هەمسازیانی نۆ ئێرە ببورن گردی مامەیارە دیارە فیستیڤالەکە سەعات 3 لێرەوە دەست پێەکە لە ناو گۆڕەکەی پیرەمێردی نەمرەوە بە قادرمەکانەدا ئەبەزین کەسایەتی پیرەمێردی نەمر و بابە نەورۆز و کاوای ئاسنگەر ئەم سێ کەسا لەگەڵ دابەزین بەرەو ئاگردانەکە و لەگەڵ سەرۆکاتی شاروانی سلێمانیە ئاگری نەورۆزی پیرۆز ئەەکەینەوە و دواتر هەموو کۆمەڵی کەلەپور و شاروانی سلێمانی و ڕێکخراوە دیموکراتیەکان لێرە بە ڕێڕۆشنێک ئەچینە سەر مەسرەحی ئاگردان سەر مەسرحەکەەوەی کە ئەیبینن مەسرحی گردی نەورۆز گردی مامەیارە و لەوێ بە خێراتنی میوانە خۆشەویستەکان و نەورۆز پەروەران شاری سلێمانی ئەکرێ وتاری لێرە وتاری نەورۆز زەیرێ و دواتر ئامسازیەکان دەست پێکا بە بەرنامەی شعر و گۆرانی و هەڵپەرچێ و تەواوی جەماوەری شاری سلێمانیش دەهەڵ و زوڕامان بۆ هێنان بۆی هەمووی بەشدار بێت. زۆر سپاس بۆ ئێوەش لەشتان ساغ بێ بەڵێ دالیا ئەمێ ئاماژە بۆ بکەم کە هەر ئەمڕۆ لە فستیڤالەکە لە نێو بڵین فستیڤاڵی نەورۆز لە گردی مامەیارە 12 سوارەی مەریوان بە سواربوونی ئەسب لێرە نمایشی خۆیان دەکەن هاوکات بەشێک لەو خانمانەی کە خواردنی تایبەت بە شاری سلێمانی لێرە خواردن دروست دەکەن لەگەڵەوەشدا کاری دەستی نمایش دەکەن ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەو کەسایەتیانەی کە کاگیوا باسی لێوە کرد لەگەڵ ئەوەشدا چەند کەسایەتێکی شاری سلێمانی کە هونەرمەندن بۆ نمونە هونەرمەند حەمەجەزا پیرەمێرد یعنی چەندین کەسایەتی شاری سلێمانی لێرە وەکو کارکتەر بەرجەستە دەکرێت ئاهەنگەکە تا کاژمێر یاخود تا سەعات 6 بەڕێوە دەچێت لەگەڵەوەشدا لە چەند شوێنێکی جیاوازی شاری سلێمانی کە هەم لە بناری گۆژە لەوێ تیپی هونەری ملی سلێمانی لەوێ ئاهەنگێک بەڕێوە دەبن کە چەند هونەرمەندێکی ملی تێیدا بەشدارە ئێمە لێرەین بۆی کە زانیارەکانی شاری سلێمانی بە ئێوە بگەێنین. زۆر باشە سەردەشت سپاس کە لەگەڵم بوویت. بەڕێبەری سەنتەری فریاکەوتنی خێرایی سلێمانی 122 ڕایگەیاند بەهۆی دروستبوونی قەرەباڵغەیەکی زۆرەوە لە بەردەم یەکێک لە بانکەکانی دابەشکردنی موچەی خانەنشینان دوو خانەنشین کەوتونەتە ژێرەوە بۆ هۆیە کۆتایی بە ژیانیان هاتووە. سامان نادر بەڕێبەری سەنتەری فریاکەوتنی خێرایی سلێمانی ڕایگەیاند بەهۆی قەرەباڵغی زۆرەوە لە بەردەم بانکی تانجەرۆ ژمارەیەک خانەنشین کەوتونەتە ژێر پێ و بەهۆیەوە دوو کەسیان کۆچایی بە ژیانیان هاتووە. لە ئێستاشدا تیمەکانمان لە بەردەم بانکەکاندان و تیشی تەرمی هەردوو هاوڵاتیەکە کە لەسەری وەرگرتنی موچەی خانەنشینیەکەیاندا بوون لەلایەن تیمەکانمانەوە بۆ پزیشکی دادی سلێمانی گواستراوەتەوە. سامان نادر ئاماژەی بۆش کردووە تیمە تەندروستیەکان بە دوواداچوون بۆ دۆخی تەندروستی و خانەنشینانەی دیکە دەکەن کە بەهۆی قەرەباڵغیەکەوە دۆخی تەندروستیان تێکچووە. لە دوای ئەوەی هەفتەی ڕابردوو بە 12 موشک هێرشکرایە سەر شاری هەولێر سوپای پاسدارانی ئێران بەرپرسیارەتی خۆی لە ئەنجامدانی و هێرشە ڕاگەیاند. ئەمڕۆ وەفدێکی عراقی بە سەرۆکایەتی قاسم عەرەجی ڕایشکاری ئاسایشی نیشتیمانی عراق بە مەبەستی لێکۆڵینەوە لا هێرشە موشکەکانی ئەم دوای سەر هەولێر و چەند کۆبوونەوەی گەیشتە هەولێر. وەفدەکە دەیانەوێت لەو بانگەشەی سوپای پاسداران بکۆڵنەوە کە گوایە لەو هێرشەدا بنکەیەکی ئیسرائیلیان کردووەتە ئامانج. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕەتی کردوتەوە و جەختی لەوە کردوتەوە کە موشک بارانەکە تەنها ناوچەی سڤیلی بە ئامانج گرتووە. پێشتریش هەر بۆ لێکۆڵینەوە لە هێرشەکە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عراق سەردانی هەولێر و شوێنی بردومانەکەی کرد. و مستەفا کازمی سەرۆکوەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عراق ئەمڕۆ بە سەردانە گەیشتە پارێزگای نینەوە و بڕیاریشە لەگەڵ پارێزگار و بەشێک لە بەرپرسان و فەرماندە ئەمنیەکانی ئەو پارێزگایە کۆ ببێتەوە. بە گوێرەی زانیاریەکان مستەفا کازمی بە سەرۆکایەتی وەفدێکی باڵای حکومی و سەربازی گەیشتۆتە پارێزگای نینەوە. بڕیاریشە زنجیرەیەک کۆبوونەوە و دانیشتن لەگەڵ پارێزگار و بەشێک لا بەرپرسان و فەرماندە ئەمنیەکان ئەنجام دات و بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکانی ئەو پارێزگایە بکات. هەر بە گوێرەی زانیاریەکان دوای ئەوەی چەند ناوچەیەکی پارێزگای نینەوە بەسەر دەکاتەوە بڕیارە مستەفا کازمی بە ئەنجامگەاندنی ژمارەیەک پرۆژە بۆ ژێرخان و دووبارە بنیادنانەوەی شاری مووسڵ ڕابگەێنێت. سادق عاتیە شارەزا لە بواری کەشناسی لەبارەی کەش و هەوای ڕۆژی نەورۆزە و ڕایگەاند ڕۆژی دووشەممە
کە دەکاتە یەکەم ڕۆژی نەورۆز لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان و بەشێک لە پارێزگاکانی عراق باران دەبارێت و شەپۆلێکی خۆڵبارەینیش چەند ناوچەیەکی باشووری عراق دەگرێتەوە. سادق عاتیەوەشی ڕاگەیاند پێشبینی دەکرێت پلەکانی گەرمە لا ڕۆژانی یەکشەممە و دووشەمە لە زۆربەی شارەکان نزم ببنەوە، بە تایبەتیش لە شارەکانی باکوور و خۆرئاوای عراق. چاوەڕوانیش دەکرێت لە شارەکانی هەولێر و دهۆک و بەشێک لە ناوچە شاخایەکانی سلێمانی و باکووری نینەوە بە شێوەی پچڕ باران ببارێت. ئەماژێ بۆش کردووە لا ڕۆژی دووشەمە بارانێکی کەم ڕوو لە هەریەک لە پارێزگاکانی بەسرە، زێقار و چەند ناوچەیەکی ئەنبار، سەلاحەدین و دیالە و کەرکووک دەکات. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.